سڵاوتان لێبێ عەزیزەکانم، هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ لەم وانەیەدا ئەدەبە خوێنین، وەگاشکرایوانی پێشوو ڕێزمانمان خوێن، بەڵام ئەم وانەیە تەرخانەکەین بۆ ئەدەب وە بۆ تیۆری ئەدەب، نەک بەشی نمونەی ئەدەب. ئەمڕۆ باسی شیرین و خەسرە و مەموزینەکەین، تەنام دوو بابەتە کە دوو بابەتی زۆر گرنگن و میراتێکی کەلتوری و ئەدەبی گرنگی نەتەوەی ئێمەن و بەگشتیش نەتەوەکانی ڕۆژهەڵات، بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆیە گرنگە کە ئێمە ئاوەڕیان لێبینەوە و لەبەرەوەی دواتر لەناو ئەدەبیاتە زۆر ڕەنگیان ناوەتەوە. ئێمە لە بابەتەکانی پێشووتر باسی فۆلکلۆرمان کرد، باسی ئەوەمان کرد کە فۆلکلۆر خاوەنێکی دیاریکراوی نییە، میلەتێک خاوەنێتی، بۆ چونکە پێشەوەی کە ئەدەبی نووسراو بێتەکایەوە ئەدەبی سەرزارەکی هەبووە، ئەدەبی سەرزارێکی ژووتمان کە گۆرانی و شێعر و ئەوانە بووە و ئەو حکایەتانەی کە شەوان خەڵک دوایەوەی کە لە کارە گەڕایەوە لە دیوەخانێکە لە ماڵی کێکا کۆبوونەوە و حکایەتیان نەگێڕایەوە یان داستانیان نەگێڕایەوە، ئەو کاتە ئەو کۆمەڵک بەرهەم هاتوونەتەکایەوە کە دواتر هەنێک لە شاعیرە گەورەکانی ئێمە ئیشیان لەسەر کردوێتەوە. یەکێک لەوانە شیرین و خەسرەوە کە مێژووەکەی گەڕێتەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستا، بەڕوونی دیاریکراو نییە کە کەی ئەم بەرهەمە داهێنراوە، بەڵام زۆر کۆنا و ئەمەش گرنگیەکی تایبەتی هەیە بۆ میلەتی ئێمە کە و بەتایبەت میلەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست هەموویان، چونکە بە دیاریکراویش ناتوانین حکمیەوە بین کە ئەمە تەنهایی کووردە، بەڵام دواتر ئەحمەدی ببرن خانای قوبادی کە ئینووسێتەوە شیرین و خەسرە و ئەتوانین وەکو ئەو بەرهەمە وەکو بەرهەمێکی کوردی مامەڵەی لەگەڵاکەین. لەبەر ئەوەش ئەبێ بڵین بەرهەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لەبەرەوەی کە ئەو کات وەکو ئێستا سنوورەکان بەم شێوەیە قایم نەبوون، مرۆڤەکان بەردەوام تێکەڵاوی یەکتر بوون لە هەموو نەتەوەکان، توپی بۆ ئەوی بچیت بۆ ئێران بۆ هەندستان پێویست بەوە نەبوو پاسپۆرتت بێ پارەی زۆر بی و ڕێگرێکی زۆریشت لێ بگرێ زۆر ئاسانیش بووە. زۆرێک لە کەسایەتیە مێژوویەکانی ئێمە سەردانی ئەو وڵاتە دوورانەیان کردووە تەنانەت بۆ هەندستان و ئەو ناوچانەش، هەروەها بەم دیویشە بۆ میسر و بۆ ناوچەکانی تر. با سەرەتا من ئەم بابەتە بخوێنمەوە، قسەی زۆر هەیە لەسەری، دواتریش باسیەکەین. شیرین و خەسرە. داستانی شیرین و خەسرە و یەکێکە لەو داستانانەی کە لە ناو گەلانی ڕۆژهەڵاتدا بەرەو باوە و چەند شاعیرێک بە چەند زمانێکی ڕۆژهەڵاتیدایان ڕشتووەتەوە، لە شێوەی فۆلکلۆرەوە دەرچووە و خراوەتە سەر شێوەی نووسین. داستانەکە باز لە خۆشەویستێکی بێوەنە ئاکات لە نێوان خەسرەوی کوڕی پەروێزی کوڕی نەوشیروان و شیرینی کچە شۆخی برازای شەمیرای شاژنی ناوچەی مەهستان لە دەوروبەری دەریاچەی خەزەر. ئەو داستانە دڵاریە ئەمە ئەنجامێکی تراژیدیایانەی ناخۆشی دەبێت کە بە کوشتنی خەسرەوی پەروێز لەلایەن کوڕەکەی خۆی کۆتایی دێت و هەروها بە خۆکوشتنی شیرین بە کۆتا ئاکات. داستانەکە وێنەی خۆشەویستێکی داوێن پاکانە ئاخاتە ڕوو، هەر لە درێژەی چیرۆکەکەدا ناوی فەرهادیش دێتە کۆڕێ کە ئەویش دەکەوێتە داوی عشقی شیرینەوە. هەر لە ئەنجامی ئەم عشق و ئەڤینەوە مرجی وای بەسەردا دەسەپێنن کە لە توانای مرۆڤدا نەبێت، وەک کونکردنی شاخی بێستوون یا کێوی بێستوون کە ئاکەوێتە ناوچەی قەسری شیرین لە کوردستانی ئێراندا. ئەم داستانە بە زمانی کوردی شێوەزاری گۆران لەلایەن خانای قوبادی و ئەمیر خەسرەوی دەلهەوی نووسراوەتەوە. ئەم نمونەیە لەوەی خانای قوبادیە کە شاکارێکی ئەدەبیە و بە 5526 دێڕ هۆنراوەتەوە. ئەمە زۆر گرنگە ئێمە بیزان، لەبەرەوەی کە وەکوتم لە ناو کۆمەڵێک بەرهەمی ئەدەبیە ڕەنگیاوەتەوە. مێژووی ئەدەبی کوردیە دکتۆر مارف خەزنەدار نووسیوێتی کە 7 بەرگە، لە بەرگی دووەمیە باسی خانای قوبادیەکە
خانەی قوبادی کە لێرێش ئاماژی پێەیە هەموو چیرۆکەکەی نووسیوەتەوە بەڵام حتمما بە شاعر ئەمە پێتر لەسەر ژیان نامەکەی خانەی قوبادی ڕوا 1940 بۆ 1970 ژیاوە کەواتە 300 ساڵ پێش ئێستا خانەی قوبادی ئەمەی نووسیوەتەوە کە بێگومان چیرۆکەکەش ئەبێ زۆر پێشتریش بێەوە چکە لە خانەی قوبادی چەند کەسێکی تریش نووسیانەتەوە وەکو ناوێکی تریشی تیا لێرەوە چەندین ناوی تریش جگە لەوە ڕۆژهەڵات ناسەکان ئەم چیرۆکەیان کۆ کردوتەوە لە زاری خەڵکەکانی ئەو کاتەوە نووسیانەتەوە ڕۆژهەڵات ناسی عنی چی ڕۆژهەڵات ناس ئەو کاتە بۆ ئەو ڕۆژ ئاواییانە بەکارێنیان بۆ ئەو کەسانی کە لە ئەوروپاوە هاتن ئایانویست ڕۆژهەڵات بناسن یعنی تێبگەن لە ژیانکردن لە کللتور لە فەرهەنگ لە ئاینی وڵاتانی ئەم دەوروبەرە بۆیە پێیانەوترێ ڕۆژهەڵات ناس ئیشیان چی بووە کۆکردنەوەی ئەو بەرهەمە ئەدەبیانە کۆکردنەوەی ئەو ئاینانە کتێبە ئاینیەکانیان هەروەها برنەوەیان بۆ وڵاتەکانی خۆیان بۆیە لەم کتێبەیە زۆر ئاماژە بەوایە کە لە چەنەها زانکۆ و دەستگای لێکۆڵینەوەی گەورە لە وڵاتەکانی ئەوروپا بۆ منە ناوی رووسیا ئەهێنێ ناوی ئیتالیا فەڕەنسا بەریتانی ئەمانە هێنێ کە هەمووی پڕن لە دەستنووسی ئەدەبی گرنگ کە زۆر گرنگە ئێمە بگەڕینەوە بۆیان هیوادارم ئێوە بتوان ببن بە یەکێک لەوانی کە ئاوەڕێکی جدی لەم بابەتانە بنەوە چونکە بەڕاستی گرنگە لێرەیە بەشێکی باسی ناوەڕۆکی شیرین و خسرەوەکە هەروە چیرۆکەکەش ئەگەڕێتەوە بەشێکی چونکە وەکوتمان 5526 دێڕە 5000 دێڕ کەواتە ئەمە ینی لێرە ناتوانم هەموویتان بۆ بگەرمەوە مەسەلەن هەمە ناوەڕۆکی شیرین و خەسرە و ئەمە چەند لاپەڕەیە باسی چیرۆکەکە گێڕێتەوە ئەگەر من بەسەریعی شتێکتان پێ بڵێم مەسەلەن باسی بەرهەمەکەی خانەی قوبادیەکە ئەڵێ لەناو ئەو بەرهەمەی کە نووسیویەتیەوە خانەی قوبادی چی بوو هەبووە باسی لەدایکبوونی خەسرەوەکە باسیەوە کە خەسرەوە چێتە سەر تەختی شاهانە و هەروە داوا لە کەسێکەکە کە ناوی شاپورە شاپور لە لای خەسرە و ئەژی لە ناو کۆشکەکەیە داوای لێکا بچێ بۆ ئەرمەنستان بۆی کە خوازبێنی شیرین بکە ئەوە دواتر ڕسم لەوێ چیرۆکەکە باسیەوەکە کە شاپور ڕسمێکی خەسرە و هەڵەواسێ لەوێ شیرین عاشقی خەسرەوە بێت بۆیە شیرین ئەوێ بێت بۆ لای خەسرە و بەڵام خەسرەیش لەم لاوە ئەوەنە چاوەڕوانی کردووە پێتاقەت بووە بۆیە ئەمیش ئەڕوا بۆ وڵاتەکەی بوو بۆیە لەم بینەیە شیرینیت بۆ وڵاتەکەی خەسرە و خەسرەویژە چێ بۆ وڵاتەکەی ئەو دیسانەوە دوورکەوتنەوە ڕۆئایەتەوە و جارێکی تر هەردووکیان هەوڵێن بەیەکەوە بگەنەوە بەڵام لەو بینەیە خەسرە و ژنەهێنێ کە ناوی مەریەمە بێ دواتر شیرین هەر لەو شوێنە هەر لە وڵاتەکەی خەسرەوە ئەمێنێتەوە و قەسرێکی ئەێنێ بۆی تایە بژیری پێوترێ قەسری شیرین ئەم ناوە هەتا ئێسش باوە لە لێرە و لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆیە ئەگەر ڕەنگە بەرچاوتان کەوت بیان گوێتان لێبوو بێ لەم بینەیە ئێمە چیرۆکێکی تریشە بیستین فەرهاد زۆر جار ئەم چیرۆکە بە ناوی فەرهاد و شیرینیشەوە ڕۆیشتووە فەرهاد کیە فەرهادیش کوڕێکی فەقیرە ڕۆژێک داوای لەکەن پشە لە قەسرەکەی شیرین شتێک دروستکە لەویە هەردووکیان عاشقیەکە بن فەرهادیش و شیرینیش بەڵام خەسرە و لێرە زۆری پێ ناخۆشە بێ بۆیە خەسرە و گفتوگویەکی درێژ لەگەڵ فەرهاداکە و داوا لە فەرهادەکە ئەگەر ئەتوانێ شاخی بێستون کوون بکات بەبەرد هەموو شاخەکە ئەو کاتە شیرینیایەتێ و ئەوش لە خۆشەویستی بۆی کە شتێکی ناممکن شتێکی محاڵ بۆ خۆشەویستەکەی بکاکە ئەمە زۆر باوە لە ناو چیرۆکە خۆشەویستیە جیهانیەکانە
کە بەردەوام بەتایبەت لە ئێستا هەم لەلایەن کوڕەکەەوە هەم لەلایەن کچەکەەوە هەوڵەیان مەحاڵ بۆ خۆشەویستەکەیان بکەن بۆی خۆشەویستی خۆیانی بۆ بسەلمێنن بۆیە فەرهاد دەسەکا بە کوونکردنی شاخەکە تلگە چیرۆکەکە زۆر درێژا کێشە پیرێژنێکە چێت فەرهاد هەڵە خەڵەتێنێ پێڵێکە شیرین مردووە و دواتر فەرهادیش ئەمرێت شیرین زۆر بێتاقەتە بێ بەما ئەچێتە سەر گۆڕی فەرهاد ئەویش خۆیە کوژێ ئەو دیسانەوە خەسرەویش لەلایەن کوڕەکەیەوە ئەکوژرێ لەم لاوە بۆیە چیرۆکەکە زۆر ئالۆزە بێتەوە من ئاوە بەم سەریعە پێتانە لەم ڕەنگە لاتان ئالۆز بێ ناخۆش بێت بەڵام ڕەنگە خۆی چیرۆکەکە خۆی خۆش بێت بەسمە ئەگەر هەمووی بخێنەوە ئەوەی کە گرنگە ئاماژەی پێبینەوەی کە خانای قوبادی خەڵکی ئەم ناوچەی ئێمە نییە لە ناوچەی لە ناوچەی هەورامان و ئەوانەیە بۆی شعرەکەشی هەر بە هەورامی نووسراوە هەورامی و کاتەش هەورامی 300 ساڵ پێش ئێستا بۆیە ڕەنگە بۆ ئێوە قورس بێ ئەگەر بتوانن بیخوێننەوەتی بگەن بەڵام ئەوەی گرنگە لێرەیە واتاکەشی نووسیوە مەسەلەن ئەمە بەشێکیتی جەودما شیرین شای سۆسەن خاڵان چەنی سوپاوسان نازک نەوهاڵان لەو کاتەی شیرینی شای خاڵ سووسنیان لەگەڵ لەشکر و سامانی نەمامانی ناسێک ئیتر ئەمە هەموویان ڕوات ئەمە هەمووی شارەکەیەتی وە واتاکەشیە نووسێ هەنێجار شیکردنەوەشی بووەکە جگەلەوە کۆمەڵک شعری تریشی خانای قوبادیتیایە ئەوەی کە گرنگە ئێمە ئاماژی پێبین لەم شعرە لەم چیرۆکەوە دەیان جار ئێمە گوێمان لە ناوی شیرین و خەسرە و لە ناو فیلمەکانە لە ناو گۆرانیە لە ناو شعری شاعیرەکانە بەردەوام گوێمان لێبەوەتەوە تەنانەت لەم ساڵانەیە خێرا فیلمێکیش دروستکرا بە ناوی شیرین و فەرهاد کە گەڕانەوەیە بۆ ئەو چیرۆکە بۆ نمونە لە میراتی ئەوروپیەکانیان با بڵین بەریتانیەکانە ڕۆمیۆ جولیێت هەیە لە عەرەبیە لەیل و مەجنون هەیە توانین بڵین لە کوردی و لەم ناوچەیەش توانین تێکەڵەیەک لەگەڵ ئێرانەکانە شیرین و خەسرە هۆی و ڕەنگە دەیان چیرۆکی تریش هەبێ بەڵام ئەمەیان ئیتر وەکو سمبولێک بەکارهێنرێ بۆ نمونە کچێک بە خۆشەویستەکەی ئەڵێ فەرهادەکەم یان خەسرەوەکەم یان کوڕێک بە خۆشەویستەکەی ئەڵێ شیرینەکەم ئەمە سمبولێکە بۆی کە بڵێ من تۆم بەقەر ئەوە نەخۆشەوێ بۆیە ئەو ناوەی لێنێن ئەم شعرەشی داناوە لێرەیە شیرین جێی گوفتار دەنونش جۆشە چۆن بەحری قولزم جەقین خرۆشە پەنجەی ڕەنگین بەرد جەخیشم پەروێز پارە کردیە خەش چون خونچەی نەوخێز جەجامی نێرگز ئەو سیمین عۆزار بەرگی سەمەن کرد بەلالەی بەهار بەتوندی بەخیشم واتش بە شاپور خوسرە و بێشەرمەن هەمجە خودا دوور ئەمە بەگشتی باسی ئەوەکە کە شیرین لە ئەورامیەکان وەکو لە بەکارێنین و ئەڵێ کە قسەیە کرد دەرونی جۆشا بوو وەکو بەحری قوزم کە لەم ئەمە جواتەکاناتیایەتی دەریای سۆرەگرێتەوە ئەو باسیەوە کاکە خەسرەی ژرە و لاوە داوا لە شاپورەکە وەکو چیرۆکەکەم گێڕایەوە داوای لێ کاکە بچێ هەواڵی ئەوی بۆ بێنێ و ئەمە ناوی چەند گوڵێکی تایە ئەم ناوانەش گرنگن گۆڵە یاسەمین کە بۆنێکی خۆشی هەیە بەم شێوەیە ئێمە نالیش و تەنانەت مەحوی چەند شاعیرێکی تری ئەو کاتەش کە دوای خانای قوبادی ژیاون 1800ەکان ئەوانیش لە شارەکانیانە زۆر بەکارێناوەتەوە تەنان باسی کونکردنی شاخی بێسوونیشەکەن حتما ئەمە چیرۆکە و ئێمە باسی گرنگی خەیاڵمان کردووە لەناو چیرۆکە کە ناکرێت چیرۆک وەکو ڕووداوێکی واقعی بێ بۆیە کە ئەڵێ فەرهادە چێ شاخێک کوونەکات ئەمە خەیاڵیە بەڵام لەناو ئەدەبیاتدا پێوترێ فەنتازیە و خەیاڵە جوانانەیە کە بەرهەمی ئەدەبیاتە و بۆ ئەوەیە کە ئەو چیرۆکانە کە لە مێژووە هەن بە جۆرێکی تر بۆمان بگێڕنەوە ڕەنگە لە ڕاستیە کەسێک بە ناوی شیرین و کەسێک بە ناوی خەسرە و کەسێک بە ناوی فەرهاد و بەم شێوەیە نەبوو بێ
بەڵام بێگومان هزار شیرین و خسرەوە هزار شیرین و فەرهاد هەن کە تووشی خۆشەویستیەکی ناکام بوون بە یەک نەگەیشتن ڕوویاوە ڕەنگە لە شوێنێکا بێ گەیشت من بەڵام دواتر دەردی سەریان توش بوو بێ. بۆیە ئیشی ئەدەبیات ئەوەیە کە ئەم چیرۆکانە بە شێوەیەکی تر بە ڕەنگێکی تر بۆ ئێمە بگێڕێتەوە. ئیشی مێژووە گەر بێت وەکو خۆی 100% بۆمان بگێڕێتەوە. و گرنگی ئەدەبیاتیش لەوەیە کە چیرۆکێکی تازەمان بۆ خۆڵقێنە. یەکێک لە ئەدیبەکان ئەڵێ ئەدەبیات درۆیەکی جوانە، درۆیەکە کە لە ڕاستی گرنگترە و تاکە درۆیەکە ئێمە سوودی لێبین وەک لەوەی کە زیانی هەبێ بۆمان. ئەمە چیرۆکی شیرین و خەسرە بوو و ئێمە بەرهەمێکی تریشمان هەیە مەموزین، ئەمیش دیسانەوە چیرۆکێکی فۆلکلۆریە و بە هەمان شێوە زۆر پێشتر هەبوو بەڵام لەلایەن چەندین شاعیرەوە ئیشی لەسەر کراوەتەوە دیسانەوە ئەمیش فیلمی لەسەر دروست کرایەوە کە بەڕاستی شیرین و خەسرە و هەر یەکێک لەمانەشانیەوە هەیە دایان فیلمی لەسەر دروست کرێ بۆی کە ئێمە بە فیلمیش ئێمە ئەمانەمان هەبێەوە پیشانی وڵاتەکانی تری بین لە فستیڤاڵی جیهانیە و بۆ خۆشمان گرنگە. ئێستا فیلمێک هەبووە ئێمە ئەمتوانی بۆتان بنێرم و فیلمی مەمی ئالان هەیە ئەگەر دەستانکە و ڕاستی ڕەنگە تۆزە قورسیش بێ بەڵام ئەگەر هەبوو بیبینەوە باشترە. باشە ئەمەش بیخوێنمەوە. مەموزین لە جیهانی ئەدەبیاتی کوردیدا هەمیشە لەگەڵ ناوی ئەحمەدی خانی کە 1650 بۆ 1906 ژیاوە لێەوە دێت چونکە خانی ناوەڕۆکی مەموزینی لە مەمی ئالانی فۆلکلۆری سەرزاری خەڵکەوە وەرگرتووە پاش دەستکاریکردنی زۆری ناوەڕۆکەکەی. خانی ڕووداوەکانی ناو داستانەکەی سەر لە نوێ بە زیاتر لە 2550 دێڕهێنراوەدا ڕشتووەتەوە کە دەتوانین بیکەین بە سێ بەش. یەکەم دیباجە ینی پێشەکی، ئەو کاتە ئەو شیان بە بەکارێنەوە لە جاتی بڵێن پێشەکی نووسوانە دیباجە کە 188 بیتە شعرە کە تیایدا ینی مە بەس پێشەکەکەی 188 دێڕە شعرە کە تیایدا باسی ئاین و فەلسەفە و تەسەوف و مەدحی پێغەمبەرەکات. ئەو ئاین و فەلسەفە ڕوونە، تەسەوف چەمکێکی یان زارەوەیەکی ئاینیە زۆرێک لە ئاینەکان هەیەە بۆ لە ئاینی مەسیحیە هەیە، ئیسلامیە هەیە وتانەن ئاینەکانی تریش بەشێکی لەناو ئەدەبیات هەیە کە ڕەنگە باشترین ئێمە بەرهەمەکانمان لە ناو تەسەوفا هەبێ. مەحویەکێکە لەو شاعیرانەی کە شعری تەسەوفی زۆرە کە هەمووی پەیوەندی بە ئاین و بە مناجات ینی تێکەڵە بوون لەگەڵ خوا و ئەوانەوە و کۆمەڵێک چەمکی تریشیان هەیە کە ڕەنگە ئێستا قورس ببینە سەری. بەزەوە نەبزان کە تەسەوف پەیوەندیکی تەواوی بە ئاینەوە هەیە. لەمانەش 173 بەیتی لەبارەی کوردایەتی و هۆی دانانی پەرتووکەکەیەتی بە زمانی کوردی و ئاشناکردنی خوێنەرە بە داستانەکە. ناوەڕۆکی چیرۆکەکە کە تیایدا باسی چیرۆکی ئەڤینی دەکات و ڕووداوەکانی بە 1948 بەیتە شیعر دەگێڕێتەوە کەواتە ئەمەش 1948 بەیتە شیعرە. کۆتایی کە بریتە لە 246 بیت. باشە کەواتە ئەمە هەموو بەرهەمەکە بەم شێوەیەدا باش کراوە. ئەدگار و خاسیەتەکانی مەموزین وشۆ پەیوی بێگانی بە تایبەتی عەرەبی زۆر تێدایە کە ئەگەر خانی بیویستایە دەیتوانی وشەی ڕەسەنی کوردی لە باتی زۆربەیان بەکار بێنێت. با ئەمە ڕوون بکەینەوە بۆچی ئەحمەدی خانی وشەی عەرەبی زۆر بەکارهێنەوە. ئێمە بێ بتوانین بگەڕینەوە بۆ 400 ساڵ پێش ئێستا. ئەو کاتە کە وەکو پێشتر وتمان تێکەڵاوێکی زۆر هەبووە لە نێوان ئەم نەتەوانەیە بۆیە هەر لە ڕووی ئاینیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی کللتوریەوە کە وشەی فەرهەنگ بەکارێنم مەبەستم هەر کللتورە بەشێک لە خەڵک بەتەبەت خەڵکی ڕۆژەڵاتی کوردستان لە جاتی وشەی کللتور فەرهەنگ بەکارێنن بۆی لێتان تێک نەچێت. باشە تێکەڵاوێکی زۆری کللتوری هەبووە بێگومان لە ناو زمانەکەشە بە تایبەت ئەوەی کە ئاینی ئیسلام
ئاینی هەموو نەتەوەکانی ئەم ناوچەیە بووە، بۆیە تێکەڵاوەیەکی زۆر لە نێوان زمانەکانیان هەبووە، بە تایبەتی وشەی عەرەبی کە بەناو هەمویانە بڵاو بۆتەوە، فارسی و کوردی و زمانەکانی تریش وەکو ئازەری و ئەرمەنی و ئەوانە. باشە لەبەرەوە توانین بڵین تا ڕادەیەک ئاسایی بووە کە وشەی عەرەبی زۆر بەکارهێناوە، ینی زەڕور بوو یان باش بووە گەر وشەی کوردیان زۆر بەکاربێنایە، بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ئێمە سەردەمەکە بخوێنینەوە. هەر کاتێکە قسە لەسەر بەرهەمێکی ئەدەبی یەکەین ئەبێ بتوانین بیگەڕێنینەوە بۆ کات و شوێنەکەی خۆی، ناکرێت ئێمە بە چاوێکی مۆدێرنەوە کە ئێستا سەردەمێکی مۆدێرنەیە بتوانین بگەڕینەوە بۆ 400 ساڵ و حکمی بەسەرابین، ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو سەردەمەی کە تایە ژیاون، چ سیستمێکە بووە، چە کللتورێکە بۆ، چه ئاینێکە بۆ، چ زمانێک زۆر لەو ناوچەیە بڵاو بووە، بۆیە جیاوازی زۆر زۆر هەیە لەم بینایە نابێ ئێمەوە فەرامۆشکین. باشە زۆر پەیوشەی لە بنجارەکانی تری کرمانجی سەرو تێدایە کەوا دیارە خانی شارەزای هەموو لە قەشێوەکانی کرمانجی سەرو بۆ سوودیشی لە هەمویان وەرگرتووە. ئەمەش یەکێتی زمانی ئەدەبی کرمانجی سەروە نوێنێت، ئەمە زۆر گرنگە بەکارهێنانی وشە و پەیوی تر لە بە نەزارەکانی تر و لە ناوچەکانی تر. ئێمە ئەمە لە لای نالیژە بینین کە وشەی زۆر لە ناوچەکانی تر بەکارهێناوە، ئەمەش مانای ئەوەیە کە هەم ئەحمەدی خانی هەم نالیش زۆر ئاگاداری ناوچەکانی تر بوون، بە تایبەت بوو کاتە کە سیارە نەبووە بۆی کە تۆ بۆ نمونە لێرۆ بچیت بۆ شوێنێکی دوور، بۆ نمونە ئەحمەدی خانی بەس بۆی بچێت بۆ شارێکی تر ئەگەر لە تەنیشی شارەکەی خۆشی بوو بێ ڕەنگە چەند ڕۆژی پێچوو بێ. باشە بینە سەر سێم، مەموزین بە زمانێکی سادە و ئاسان و ڕەوان نووسیوە، تەنانەت ئەو خوێنەری کە بە کرمانجی خواروش دەدوێت لی تێدەکات. ینی ئەمە ینی بە زمانە نووسراوەتەوە کە هەموو کەستی بگات، ئەمەش دەسەڵاتی ئەحمەدی خانی بەسەر هەموو شێوەکانی زمانی کوردی پیشان دەدات. ئەمە زۆر زۆر سادەیەوەیە کە ئەو بەرهەمە ئەدەبیە مەموزین بە زمانێکی سادە نووسراوەتەوە کە بۆی کە هەموو خەڵک تێبگات. ئەمە ئەرکێکی زۆر قورسە ئەگەر شاعیرێک بتوانێت جێبەجێ بکات، لەبەرەوەی کە ئەگەر بتوێت بەرهەمێک بنووسیت بەڵام هەموو خەڵک تێی بگا نابێ ناوەڕۆکەکەی زەرەری بەرکەوێ، یعنی تۆ ئەوەنە ئاسی زمانەکەی سادە بکەیتەوە کە زەرر لە ناوەڕۆکەکەشی بی. هەندێک جار ئێمە لای هەندێک لە شاعیر و ئەدیبەکانمان ئەما بینین ئەوێ بە زمانە قسە بکە کە هەموو کەستی بگا، بەڵام دابەزاننی زمان بۆم ئاستە زەرر لە ناوەڕۆکەکەشیە، ئەمە خراپە، ئەبێ شاعیر زۆر ئاگاداری ئەمە بێ کە بێگومان ئەحمەدی خانی ئەو کارە گرنگی کردووە. باشە چوارەم، سەروای شیعرەکانی مەموزین لە بابەتی شعری مەسنەویە، واتە دوو نیوە دێڕی هەر بەیتێکی لەسەر یەک سەروایە. مەسنەوی چییە؟ مەسنەوی ئەوەیە کە هەردوو کۆتایی هەردوو دێڕەکە نیوە دێڕەکە یەک پیدیان دوو سێ پیتی کۆتاییەکە، مەسەڵەن شەرحە غەمێ دڵ بکەم فەسانە، ئەم سێ پیتە ئانێ بزۆنی کورد ئانا زین و مەمێ بکەم بەهانە، ئەمە پێوترێ سەروا ئەو کۆتاییە کە ئەڵێ مەسنەویە. بەم جۆرەش کە هەردووکیانی یەک سەروابن پێوترێ مەسنەوی. باشە خانی دەستکاریکی زۆری ناوەڕۆکی داستانی فۆلکلۆری مەمی ئالانی کردووە. خانی زۆر دیمەنی ئەفسانەی لە چیرۆکی کە فۆلکلۆریەکە لاداوە. یعنی چی؟ ینی ئەوەی کە ئەو پیگەیشتووە 100% ئەوەی نەنووسیوەتەوە. ئێمە ئەو کووتمان ئەو کاتەش بەرهەمی فۆلکلۆری کە ئەگەڕدرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر گۆڕانکاری زۆری بەسەرایەت. بۆ نمونە ئەو کاتە ئەگەر ئەم حکایەتە لە زاری پیاوێکیان ژنێکی ئەو سەردەمەوە لە گوندێکە گەڕابێتەوە، کاتێک کەسێکی تر لە گوندێکی تر ئەچێتە ئەو گوندە و گوێی لەم چیرۆکە بێت کە ئەچێتەوە بە گوندەکەی خۆی بە شێوەیەکی تر ئەیگەڕێتەوە، یعنی ڕەنگە کلکی گوێ بکە، ڕەنگە هەنێک گۆڕانکاری تیا بکە، ڕەنگە لە زمانەکەیەوە، ڕەنگە هەنێک جاریش لە ناوەڕۆکەکەیە کە ئەحمەدی خانی وای کردووە. بەڵام لە بەرهەمی نووسراوە نابێ ئەمە ڕووبات. کاتێک کەسێک کە
بەرهەمێکە نووسێت ئەبێ ئەو بەرهەمە پارێزگاری لێ بکرێ بۆی ئێمە بتوانین خوێندنەوەی بۆ بکەین بەڵام ئەمە بۆ ئەدەبی سەرزارەکی ئەمان ئاساییترە بۆ ئەدەبی فۆلکلۆر ئاساییەکە گۆڕانکاری تیا بکرێت چونکە وەکوتمان هەم کات و شوێنی دیاری نییە کە لەکوێ سەریاڵاوە تەناوە نازانین کە هینەتەوەیەکە و هەم وکوتمان کات و شوێنەکەی و هەم کەسەکەش نازانین کێ بۆیە ئاساییەکە گۆڕانکاری تیا بکرێت. باشە دووەم دەستکاری کات و شوێنی ڕووداوەکانی کردووە ئەوە تا چیرۆکەکەی لە ڕۆژی جژنی نەورۆزدا دەست پێ کردووە شاری جززیرەی کردووە بە شوێنی ڕووداوەکان کە ماوەی ساڵێکیان خایاندووە مەموزینی بەجووتە کردووە بە خەڵکی جززیرێ کەواتە ئەحمەدی خانی جگە لەوەی کە لە ڕووی ڕوخسارەوە یان لە ڕووی دەروی چیرۆکەکە گۆڕانکاری تیا بکە لە ڕووی ناوەڕۆکی شەوە دەستکاری کردووە ڕۆژی نەورۆز لە ڕۆژی نەورۆزە دەست پێکەوە هەردووکیان مەموزینی کردووە بە خەڵکی جززیرە ئەوەی کە ئەمە ڕەوایە یان ڕەوانیە ئەمە پێشترش قسەم لەسەر کرد ئەمە ئەدەبی سەرزارەکیە ئێستا ئەکرێ بە ئەدەبی نووسراوە لە دوای مەموزینەکەی ئەحمەدی خانیۆکە نووسێتی کراوە بە بەرهەمی نووسراوە بۆیە ئەوەی ئەحمەدی خانی نابێت دەستکاری بکرێت چونکە تازە تەواو لەو کاتەوە مڵکی ئەحمەدی خانیە. سێەم ناوی زۆربەی کەسانی داستانە فۆلکلۆرەکەی گۆڕیەوە بۆ نمونە میر ئەژینی کردووە بە میر زێندین دیسانەوە ناوی کەسایەتیەکانیشی گۆڕیوە داستانە فۆلکلۆرەکەی خستووەتە سەر شێوەی داستانێکی شعری بە شێوەی شعر گێڕایەتەوە کە بۆ جۆرە چووەتە ڕیزی ئەدەبیاتی کلاسیکی ڕۆژەوات و بۆ بەلووتکەی ئەدەبیاتی کلاسیکی کورد هەموو خاڵانە ئاماژە بەوەیەن کە ئەحمەدی خانی بۆ شێوەی کە خۆی وستوێتی نووسوێتیەوە کە ئەمەش نەنگی نییە و ئەگەر ئێمە بمانوێ قسەی زۆر ورتر و هەڵسەنگانی بۆ بکەین کە ئەمە ڕەوایە چۆن ڕەوایە چۆنە بێ وا بکرێ پێویستی بە لێکۆڵی نوێی دوور و درێژە بەڕاستی بەڵام ئەوەی کە گرنگە بەلایەمە ئەوەیە کە ئەحمەدی خانی زۆر هەوڵیەوە بی کوردێنێ باشە ئەم بەرهەمە ئەدەبیە بکە بە کوردی بەتایبەت لە گۆڕینی ئەو شوێنی ئەو شاری کە ڕووداوەکەی لێ ڕۆیاکە جززیرێ مەبەستی خانی لە دانانی داستانی مەموزین توشتی سەرێکی بۆ باشە بەهۆی مەموزین بەرگری لە بیررواری سۆفیگەری و فەلسەفی و نەتەوەی خۆی بکات هەروەها مەموزین بکاتە بە بەهانە بۆ دەربڕینی هەرچی لە دڵیدایە دەربارەی باری ژیانی کورد و پرسی نەتەوەی کە لەوێ لە شەرحێت غەمێ دڵ بکەم بە فەسانە زین و مەمێ بکەم بە بەهانە مەیانی چی ئەڵێ شەرحی غەمی دڵی خۆمەکەم زین و کە من زینم هێناوە ئەمە بەهانەیە کە بۆی کە من باسی دڵی خۆم بکەم ینی بەردەوام ئەمە لە ناو ئەدەبیاتە هەیە بۆی کە ئەو خەمەی کە لەسەر دڵێتی بەیانی کە ئەم چیرۆکە شعری کردووە بە بیان و بۆ کردوێتی بە بیان و بە بەهانەیەک بۆی باسی بکە کە ئەمە لە ناو ئەدەبیاتە زۆر ڕەوایە. دووەم بۆی بیسەلمێنێک کوردیش خاوەنی میراتێکی گیانی ئەو تۆیە کە هیچی لە میراتی ناتەوەکانی تر کەمتر نییە ئەمەش خاڵێکی ترەکە گرنگە لە ناو بەرهەمەکەیە باتابەت بۆ ئێمە کە 1600 ژیاوە 400 ساڵ پێشێستا من لێرە کتێبێکی تریش تەمشانەیەم تحفەی مزەفەریە ئەمە بۆچی گرنگە ئەم کتێبە کۆکردنەوەی ئۆسکارمان بورن ئۆسکارمان ئەڵمانیە یەکێکە لەو ڕۆژەڵات ناسانی کە پێشتر باسم کرد لە ئەڵمانیەوە هاتووەتە ناوچەی ڕۆژەڵاتی کوردستان و ئەوانە و هەموو بەرهەمە فۆلکلۆریە کوردیەکانی کۆ کردوێتەوە نووسیوێتیەوە و دواترش بردوێتیەوە بۆ ئەڵمانیا لە یەکێک لە دەستگا و زانکۆکانی ئەوێ پارێزراوە ئەمە بە ئەڵمانی مەسەڵەن ئەمەش کێ پێشێکی و ساختکردنەوە و هێنانە سەر ڕێنووسی کوردی بۆ کردو هێمنی موکریانی هێمن کە شاعرێکی گەورەی کووردە کە ئەمەش پێچشێکی و دیباجی تایە گرنگی ئەمە لە چیایە باسی چیەکە ئەمە پێڕستەکەیەتی زۆربەی ئەو چیرۆکە فۆلکلۆریە کوردیانن کە پێشتر باسمان کرد سیرکەن مەموزین 147 223 ینی نزیک بە 7-8 لاپەڕەیە لاس و خەزاڵی تایە ناسر و ماڵماڵ برایمۆک هەموو ئەمانە چیرۆکی فۆلکلۆری کوردین کە ئەم ئۆسکارمان کۆی کردوێتەوە
کە ئەڵین ڕۆژهەڵات ناس ئەمە ئیشەکەیەتی کە ئەم چیرۆکانی کۆ کردوێتەوە بردوێتیەوە بۆی کە تێبگەن لەوەی کە خەڵکی ئەم ناوچەیە چه بەرهەمێکی ئەدەبیان هەبووە. ئەم دوو مەموزینی تایە ئەمە لێرەیە، بەڵام ئەمەیان ڕەنگە سەرەکیەکەی بێ. بۆ دوو مەموزیتیان ڕەنگە چەند گێڕانەوەیەکی هەبوو بێ جگە لەوەی ئەحمەدی خانی وەکوتم لە شیرین و خەسرێشە ئەویش چەندانێکی تایە، بەڵام شیرین و خەسرەوەکە لەم کتێبیانی ئەمە دوو بەرگە ئەمیش وەزەمبەرکی یەکەمی لەسەر ژیانی هێمن و کریانە، بەڵام ئەمەیان لەسەر ئەم چیرۆکە فۆلکلۆریانەوە ئەوەی گرنگە فەرهەنگۆکێکیشی دانەوە هەمان هێمن مکریانی داینەوە بۆ ئێوە کەسانی کە ئەگەر وشەیەک قورس بوو بەلایەنەوە بتوان بزانن چییە، هەروە بەیتی تایە مەقامی تایە. گەر پێتان خۆش بوو تەواوی چیرۆکەکەی مەموزین بخوێننەوە ئەم کتێبە زۆر باشە و جگە لەوەش کۆمەڵێک لە چیرۆکی فۆلکلۆری کوردی تری تایە. دیسانەوە مەموزینی ژەر ئەگەر لە ناوچەکەی ئێمە لە سلێمانی ئەوانی کە بە کرمانجی خوارو قساکەن کەمتر باسی مەموزین بکرێ و زۆرتر باسی شیرین و فەرهاد یان شیرین و خەسرەوە بکرێ. ئەوە لە ئەو ناوچانەی کە زمانی بادینی یان کرمانجی سەر و زۆرە لەوێ زۆرتر نمونەی ئەوان ئەهێننەوە، بۆی ئەم چیرۆکەژی گرنگیەکی خۆی هەیە و بەڕاستی ئەمان بێ سپاسێکی گەورەی ئەحمەدی خانی بکەین کە ئەم بەرهەمەی دووبارە نووسیوەتی و لە فەوتان ڕزگاری کردووە، چونکە ڕەنگە چکە لەمە دەیان چیرۆکی تری فۆلکلۆری هەبێت کە ئێمە لە دەستمان دەرچوو بێیان فەوتابن، بەتایبەت لەو کاتانی کە کوردستان لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە داگیرەکرەوە کتێبخانەکانیان نەسووتان. یەکێک لەو کارانی کە دیکتاتۆرەکانیکەن سووتاندنی کتێبخانەکانە بۆی کە لە ڕێگەوە ئەو میلەتە بسڕنەوە. ئەمە بابەتەکەمان بوو، هێوادارم سوودی هەبوو بێ. ئێوەش چەند جارێکی تر بیخوێننەوە و سپاس بۆ گوێگرتنتان.